سڵاوتانێ بێ سڵاو سۆڤان سڵاو عزیزان خۆشحاڵین لە بەیانێکی دیکەی جوان لە دەستپێکی ڕۆژێکی دیکەی نوێ لەگەڵتان دەبین ئەمڕۆژ لەگەڵ سۆڤان لە بەیانی 24 لەگەڵتان دەبین بە کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری جیاواز کە خۆی لە کۆمەڵێک بابەتی جیاواز دەبینێتەوە بەڵام هەمویان پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە بەشێکیان بابەتی مرۆڤ دۆستیە بەشێکیان بابەتی شیک پۆشیە هەندێکیان باز لە کاری دەستی و سەلیقە و زەوقی داهێنەرانی گەنجەکانی کوور دەکەین ئیتر کۆمەڵێک بابەتمانەیە لەگەڵمان بن دڵنیام سوودی دەبێت بەڵێ هاوکار بەیانیتان باش بەو هیوایی کە لە هەر کوێیەکن لەش ساغ و تەندروست بن ئەم بەیانێش بە خۆشحاڵیەوە لەگەڵتانین هەروەکو هاوکارمان ماژەی پێکرد تەنانەت ئەو بابەتانە ئەمڕۆ باسەکەین کە پەیوەستە بە ئاژەڵداریەوە ئەگەر لە ماڵەوە ئاژەڵێکی ماڵیمان هەبێت چۆن بەخێ بکەین و چۆن بزانین حەزەکانی چییە لەکوێ ئاسوودا بێت جل ئەو بۆ نمونە نەخۆشیانە چین کە تووشیە بن جا ئەوانی کە ئێستا ئاژەڵی ماڵیان هەیە بینەری پرۆگرامەکەمان من ئەوانەیشی کە حەزیان لێ ئاژەڵی ماڵیان هەبێت و نازانن چۆن بیهێن و بەخێ بکەن ئێوەش دەتوانن سوودمەند بن لەوە جگەلەوە باسی بابەتی شیک پۆشیمان کرد جلو بەرگوان بابەتانە جا پرۆگرامەکەمان وەک هاوکارمان ماژەی پێکرد گشتگرە هەموو بابەتە کۆمەڵایەتەکانی تایە هەموو بابەتانەی کە وا ئەکات ژیانێکی باشتر تەندروستتر جوانتر و سەرکەوتوترمان هەبێت ئەوە بۆ ئێوە ئامادە کراوە و هیوادارین کە بەدڵتان بێت جا هەمیشە بەسێ و کارانە شەکەین کە خەڵکی هاوڵاتیان هەوڵی ئەوەیان داوە کە وڵاتی پێبەرنە پێشەوە ئەوە بابەتێکی زۆر گرنگە هەم لە بۆ داهات و هەمیش دەتوانین لە داهات و ئەگەر بێت و بەردەوام بن لە کارکردن هەلی زیاتر بڕەخسێ مەسەلەن بەرهەمە خۆماڵەکان بنێرین بۆ دەرەوە کۆی کە لە ساڵی ڕابردوو بەشێکمان بینی کە سەرەتا لەوە دەست پێ دەکەین کارگەر ڕستن و چنینی هەریر یەکێکە لە کارگەر ناوازە خۆماڵیەکانی کوردستان و بەرهەمی ڕستن و چنینی نەخشێنراوی و ڕەنگاوڕنگ بەرهەم دەهێنن هەندێک لە بەرهەمەکانی کە لە کارگەکەدا هەیە لە کوالێتێکدایە لە ئاست بەرهەمە جیهانیەکاندا سۆپا ئەمە شوای کردووە کارگەکە لە پێداویستەکانی ئامێری دیزاین و سوف کەم و کوڕی هەیە بەڵام لەگەڵەوەیە چەند لە ئاستێکی باشە بەڵام کەم و کوڕی شەیانی زۆر گرنگە ئەگەر بێت و کەم و کوڕەکان تەواو بکرێت دەبێت هەر زۆر باشتر بێت بێگومان با پێکەوە ببینین و دواترە گەڕێینەوە لاتە کۆدەکان بە ڕەنگی جیا دەچنێ و کارەکە بە جۆرێک وردەکاری تێدا دەکرێ وا هەز دەکەی کاری چاپخانەیە بۆ جیران شێوازێکی تازەیە و بە سەلیقەوە خۆی لەگەڵ شێوازە نوێکە ڕاهێناوە شێوازێکی نوێی کارگەی ڕستن و چنینی هەریرە و ئێستا سەردەمیانە پەرەی پێدراوە ماوەی 4 ساڵە ئەس لێرە شۆ دکەم و پێشە ئەوەی هەبوو مافوری مە زۆری سەر نەخش بوو دەبیمە نەخش دانابە بۆ پیچێک زەحمەت بوو بۆ مە ڕاستی چکە هەمن نەخش بوو دەبیمە دانابە نابیمە خەلەت کردبە بەس تازە بوویتە شێوازێکی کۆدی یعنی ئەو بوو مە ڕێکێکە ئاسان بوو و ماوەی 4 مانگە خەیان هەتا ئەس فێر بوو يعني هندي بويت أو شيء وزا كودا بما باشترو أصلا ترى أو تابولا نم تواويش كا خلاص كان سهرن شراكيش جوانا نخالكي شێوازە کلاسیکەکەی کارگەکە ماوەی 6 مانگە کۆتایی هاتووە و بەرهەمی ئێستایان لەسەر شێوازی نوێ و پێشکەوتووە بۆ خستنە بازاڕی بەرهەمەکانیشی کارگەکە پێویستی بە پاڵپشتی هەیە کەم و کوڕی کڕینی سوفمان هەیە ئەو سوفانەیە کە ئێمە دەمانەوێت بە شێوەی کۆمپیوتەری دروست بکەین ئێستا هیچ لاینێک نییە کە مەسەلەن ئەو سوفەی لۆمە دابین بکات و هەوڵ بدە مافوریمە بەرەو پێش بڕوە حەزەکەین یعنی لاینێک کە هەستی بە دابینکردنی سوف کڕینی ئەو سوفە و نەخش دانانی ئەو نەخشانەیە کە پێویستن بۆ فرۆشتن سێبەر و ڕووناچی بەباشی کاریان تێدا دەکرێت ئەم شێوازە ئێستا خواستی زۆری لەسرە و گەر پەرەی پێ بدرێ و بخرێتە بازار لە ڕووی کوالێتیشەوە چێبڕچەی بەرهەمی بیانی دەکات تەیفور محەممەد کوردستان 24 هەریر
هەروەک ئاماژەمان پێکرد باسی ئاژەڵ و ئەو ماڵانەی کە تێیدا حەز دەکەن ئاژەڵ بەخێوکان جا بەشێکی خەڵک لە ناو شوقەیە ئەژین هاکار شێوازی بەخێوکردنی ئاژەڵ بگومان لە شوقە و لە ئەپارتمان جیاوازترە جا لەم گردوونە وەک چۆن مرۆڤەکانە ژین ئاژەڵەکانیش هاوبەشی ئەو ژیانن و کۆمەڵێک ڕفتار و کردداری ڕۆژانای ئاژەڵەکان هەیە کە دەبێتە هۆی هاوبەشی پێکردن لەگەڵ مرۆڤەکان و جێی تێڕامیەن و سەرنج پێدان کە سەرنجیان بدەینێ چونکە ئێمەکەیان هێنین بە خێویانکن هەرەوە نییە کە لەبەر حەزی خۆمان بێ ئەوانیش بوونەوەرێکن کە هەستیان هەیە پێداویستیان هەیە بۆیە بە زۆر ئەگەداربین لەو بارەوە زۆر ڕاستە بۆیە هەندێک کەس هەوڵ دەدەن بەشێک لە ئاژەڵان لە ماڵەوە بەخێو بکەن و هەندێک لەم ئاژەڵانە هەستکردنی پێشوەختیان بۆ ڕووداوەکان هەیە زۆر جاریش ئەمە وای کردووە مرۆڤەکان لە کارەسات ڕزگار بکەن بزانین چیمان هەیە لەسەر ئەم بابەتە ئامادەی؟ سڵاتان لێبێ و کاتان باش ئەمڕۆ لەگەڵ لیلی باسی دیاردەی هەستپێکردنی ڕووداوەکان دەکەین لەلایەن ئاژەڵانەوە کە لە سەردەمانێکی زۆر زووە مێشکی زانا و ئادەمیزادەکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە بۆستە تاو نەبووین بۆستە دەمەکە بۆستە تاو نەبووین یەک تۆزماوە باش لە کورداوەریدا چەندین ڕووداوی جیاواز هەیە دەربارەی ئاژەڵان کە مرۆڤەکان پێشتر لەلایەن ئاژەڵەکانەوە ئاگادار کراونەتەوە لە سەردەمانێکی زۆر زووە بۆ نمونە مریشک لە نێو کورداوەریدا تاقی کراوەتەوە ئەگەر شەوانی زستان زۆر سارد بوو لە داهاتوودا مریشک لە نێو کولانەکەیدا پشتی لە دەرگای کولانەکەی دەبێت و ڕوشی لە ناو کولانەکەی دەبێت واتە ئەو زستانە زۆر سارد دەبێت ئەگەر هاتوو بە پێچوانە شەو بوو ئەو واتای وایە کە ئەم زستانەی دێت کەمتر سارد دەبێت پشیلەکانیش لە ڕووی هەستەوە هەستیان زۆر بەهێزە بۆ نمونە ئەگەر ئێستا بتەوێت لە لیلی نزیک بیتەوە و ئازاری بە یەکسە خۆی فەقیرەکە خۆی پشکۆلا کاتەوە بووی عەزێتینەی یاخود ئەگەر بتێ خواردنی بیتێ ڕاستە خۆ پێشەوە خۆی بۆ ئامادەکات بەبێەوەی کە خواردنەکەش ببینێ لە قەزای ماوەتیش چیرۆکێک هەیە دەربارەی ئاژەڵان ئەویش کەڵەشێرە بە تەمەنەکانی گوندە کە ئیجارڕەوە ئەڵێن وەختی خۆی سوپایەک ڕۆژێک هاتۆتە ماوەت و تویانە چەند ڕۆژێک لێرە ئابێنینەوە خەڵکەکە بەشێکیان گومانیان لێ کردو شەوەکەی کەڵەشێری ماڵەکان هەمویان چوونەتە سەربان و بەدەنگی بەرز خوێندیانە و ڕۆژشاخەکە هەڵفرین بەشێکیان پێیان وتونە لەوانەیە ئەمە بەهۆی بینینی گورگ و ڕێوێ و بێ بەشێکی دیکەیان وتیانە نە ئەم ئاژەڵانە دیارە هەستیان بە شتێک کردووە بۆیە وا دەکەن خەڵکی گوندەکە ئەچن بەرەو شاخەکان ئیتر شەو سوپاکە هێر شەکاتە سەر گوندەکە و خەڵکەکە دێنەوە نێو گوندەکەی خۆیان و ڕوبەڕووی ئەو سوپایە ئەبنەوە و گوندەکەی خۆیان ڕزگارەکەن هەر بۆیە کەڵەشێر وەکو گیاندارێکی زۆر خۆشەویست و ڕێز لێگیرا و لە گوندەدا سێر دەکرێت زانست دەڵێت هەموو ئاژەڵێکی دڕندا هەستپێکردنی پێشوەختەی بۆ ڕووداوەکان هەیە و توانای ئەوەیان هەیە پێشوەختە هەست بە لەرینەوەی زەوی بکەن زەویناسی ئەڵمانی ئۆلریخ شرایبەر لە توێژینەوەیدا دەڵێت مێرولەکان هەست بەبوونی گاز لە زەوی و هەروەها بوومە لەرزەش دەکەن بزنەکانیش هەست بە تەقینەوەی گڕکانەکان دەکەن زۆربەی ئاژەڵان دەتوانن پێشبینی پێشوەختە بکەن و هەست بە ڕوودانی ڕووداوەکان بکەن ئەم ڕەفتارە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاژەڵان توانایەکی سەرسوڕێنەریان هەیە لە هەستپێکردنی پێشوەختە لە دیاردە سروشتەکاندا بەڵام ژمارەیەکی کەم لە داواکاریەکان لەم بواردا پێشکەش کراون لەوانەیە ئەمە بەهۆی ئەوە بێت کە ئاژەڵان هێشتا بە شێوەیەکی پێویست لێ کۆڵینە و پشکنینیان بۆ نەکراوە ئێوەش باسێکی لە ڕووداوانەمان بۆ بکەن کە هەستان پێکردو بۆ بوونی ئاژەڵان و لەلایەن ئەوانەوە ئاگادارکراونەتەوە بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان و چۆنیەتی چاودێریکردنیان چاودێریکردنی ئاژەڵە ماڵیەکان و خۆپاراستن لە نەخۆشیە گوازراوەکان تەوەری یەکەمی ئەم ڕۆمان دەبێت سۆڤان لەگەڵ دکتۆر هەکار فەرهاد پزیشکی ڤێتێرنەری قسە دەکەین هەموو ئەو پرسیارانەی کە خەڵک هەیەی و ئێمە شەمانە لە دکتۆر هەکاری دەکەین بەخێر دکتۆر پێش هەموو شتێک پێشەوەی بچینە سەر نەخۆشیە گوازراوەکان بابزانین چ جۆرە ئاژەڵێک ئەتوانین لە خان و لە ماڵ لە شوقای ڕاگرین ئەو جۆرانە چینکە گونجاون بۆ بەخێوکردن چونکە هەر کە بیر لە ئاژەڵی ماڵیەکەینەوە یەکسەر بەس بیرمان بۆ پشیلە و سەگەچێت ئێمە زۆر جۆری تریشمان هەیە سمۆرەمان هەیە هەمسترمان هەیە بەبەغامان هەیە کامانە گونجاون ئەکێت خۆی بە شێوەیەکی گشتی و ئاژەڵانی ماڵی کراون کە دەمێکە لە کۆمەلگای ئێمەیان ماڵی کراون ئیتر مەرج نیە تەنها کۆمەلگای ئێمە بێ هەمویان گونجاون لەوانەیە سەگ ئەگرێتەوە پشیلە ئەگرێتەوە بەبەغا ئەگرێتەوە باڵندە جوانەکان کە زۆر جۆرن بە شێوەیەکی گشتی هامستەرش لەم دوایە ماڵی کراوە بەڵام سمۆرە
سمۆرە کاتێکی زیاتری پێویستە بۆ ئەوی ماڵی بکرێ بە تایبەتی بەخێوکردنی لە ماڵدا تۆزێ قورسترا کە خۆی سمۆرە لە ئەسڵە ئاژەڵێکی کێویە هەیە لە ماڵە بەخێوەکە ینی وەکو سەگ و پشلی لێ نەهاتوە کە تاواتی ببێتە ئاژەڵێکی ماڵی باش دکتۆر هەگەر ینی ناکری بیر لۆ بکەینەوە ئاژەڵە کێویەکان بەخێو بکرێ لە ماڵێ خۆی کێشەکە لەوەدا لە ئاژەڵە کێویەکان کە ئەوان دەمێک نییە لەگەڵ مرۆڤ ڕانە هاتوون یعنی کێشەیەکی زۆری هەیە کە لە ماڵەوە بەخێوی ئەەکەی بە تایبەتی ئەگەر ئەو ئاژەڵە لە تەمەنێکی گەورەیە بهێنی ئەگەر لە تەمەنێکی بچووکە بهێنیتە ماڵەوە تا ڕادەیەک ئەتوانی بڵێ باشترە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئاژەڵەکە خۆی ماڵی بێ ینی لە باوانەوە ئەم ئاژەڵە ماڵی کرابێ ئیتر زیاتر بێکێشە بێ بۆ ماڵەوە چونکە لەگەڵ مرۆڤ ڕاهاتوە دەمێت دکتۆر سەباسی هەمسترمان کرد هەمستر لە 1930ەکانەوە ئیتر وردە ماڵی کراوە هێنرای ناو ماڵەوە زیاتر لەبەر خاتری منداڵانیش ئەو بیریان کردەوە چونکە بوونەوەرێکی زۆر بچکۆلە و جوانە بە تایبەتی بۆ منداڵان ئەو ماڵی کە منداڵی تایە چ جۆرە ئاژەڵێک ماڵی بکرێت لەو ماڵەیە باشترێکە چونکە لە ڕووی زیرەکی و یارمەتی منداڵەکە یارمەتی بدا فێری شتی دیکە ببێت ئاژەڵەکەیان هاوسۆزیە لەگەڵ منداڵەکە بکات ئەگەر تاقانە بوو کامانە باشە خۆی بە شێوەیەکی گشتی هەموو ئاژەڵەکان سوودیان هەیە بۆ مرۆڤ باشە ئەجا با کێشە ینی مۆزوعەکە بەس لەسەر مناڵ کۆنەکەینەوە ینی ئاژەڵەکانی بە تایبەت وەکو سەگ و پشیلە زیاتر سوودێکی زۆر زۆری هەیە بۆ کۆمەڵگا بە تایبەتی خۆت ئەزانی لە زمانی ئێستاماندا ئەو هەر کەسێکمان لە ماڵەوە یعنی سترێسێک هەیە لەسەرمان کە لە ئیشەوە بۆمان دێ سترێسێک هەیە لە کار و کردەوەکانی ڕۆژانەیە لە بۆمان دێ و ئاژەڵە یارمەتی دەرێکی تەواوە بۆ کەمکردنەوەی ئەو سترێسە یعنی ئەو کەسە ئەتوانێت وەکو هێورکێرەوەیکی دەرونی بۆ خۆی بەکاری بهێنێ ئیتر بۆ مناڵانیش ئەکید کارگەریان بەسەریانەوە هەیە باش دکتۆر هەکار باسمان لە ئاژەڵە چێویەکان کرد بەڵام ئێستا دەبیندرێ ینی لە سۆشیال میدیا هەمومان دەبینین بەشێک لە خەڵک فێر بووە شێر و پڵنگ بەخێو دەکە ئەمە لەگەر سروشتی مرۆڤ یەک دەگرێتەوە ینی خۆی شێر و پڵنگ نەخێر یەک ناگرێتەوە بەڵام ئەو بەردەوام دەتوانین بڵێن مەترسیەک هەیە ئەکید خۆی ئەو بارودۆخانە کە شێر و پڵنگ لە ماڵەوە بەخێو بکرێ زۆر کەمن ینی کە دانەیەک یان دوان ئەبینی ئەویش سۆشیال میدیا لەسەری کۆ بێتەوە تەرکیزی لەسەرەکە بۆیە ئەمەنە دەرەکەوێت بەڵام خۆی زۆر نییە ینی ئەگەر شێر و پڵنگیش لە ماڵەوە بەخێو کرابێ ئەو بۆ کاتێکی کەمە و چەند کەسێکی تایبەت کە ئەتوان ئەو شەکەن ئەگەنا بە شێوەیەکی گشتی ناتوانێت هەموو هەر ماوەیەکی دوو هەسێ هەفتە لەمەوە پێش ئەگە هەڵە نەبووم لە فلۆریدا پیاوێک ببنە ئاوی پیاوی شێر ناسرا بوو 40 ساڵە شێر بەخێوەکات لە ئاخیر جارە هەر شێرەکان پەلاماریاندا ینی مەحاڵە ماڵی بوونیان هەتایە بەڵێ هەر چۆنێک بڵێ تەنانەت ماڵیشی بکەیت لە بچووکیشتەوە لاشت بێ یعنی هەر چۆنێک بڵێ ئەم ئاژەڵە خۆی لە ئەسڵا کێویە یعنی تەواو لە باوانەوە ماڵی نییە ئیتر بۆیە هەر ترسی ئەوەی هەیە کە ڕۆژانی پەیوەندی بە جینات و سروشتی ئاژەڵەکەەوە هەیە ئەکید چونکە ئێستا هەر بۆ ئەوەی ماڵیبوونی پشیلا بزانین 9500 ساڵە تقریبا ماڵی کراوە 9500 ساڵ کاتێکی زۆر زۆرە ئیتر لەلایەن مرۆڤەوە کە نزیک بۆ لەی لەم کۆتایش کراوەتە پێت ئیتر کە ئەکرێتە پێت خۆت ئەزانی مرۆڤەکان یعنی جیناتەکانی تهدید ئەەکەن چی ئەمێنێتەوە چی نامێنێتەوە ئاژەڵە باشەکان ئەوانی جیناتیان هادیترە زیاتر ئەگونجێ ئەوانە نەزیاتر زۆر بوونیان لێ ئەنجام دەدرێت بەڵام ئەوانەی کە زۆر گونجاونینە کەمتر زۆر بوونیان لێ ئەنجام درراوە بۆیە ئەمانەی ئێستا ماونێتەوە ئەم ئاژەڵانە زیاتر ئەوانن کە لەگەڵ ماڵە ئەگونجێ دکتۆر ئێستا یەکێک حەزەکات دەست بکە بە بەخێوکردنی سەگ لە جۆرەکانی سەگە لە ڕەگەزەکانی و لە چەندێ ڕەسەنایەتی هەیە هەندێکیان پۆلێن ئەکرێن بۆی کە ئەمەیان کەمتر تووکی گیانی ئەوەرێت بۆ نمونە من حەزم لە سەگێک بێ بێنم کەمتر تووکی بوەرێت یان کەمتر بوەڕێت کەمتر دەنگە دەنگی هەبێت هەیە بڵێن ئەم جۆریان ئاوهاییە کەمتر تووکی ئەوەرێ مەسن پاپیە یان شانزی چینیە یان جۆرێکی ترە ئەکرێت لەسەر ئەوە هەڵسەنگاندن بکەین بڵێ ئەمەمان ناوێت و ئەومان ناوێت خۆی مۆزوعەکە هەیە جۆری زۆرە سەگ خۆی ئەزان جۆری زۆرە مەسەلەن تووکی ئەوەرێت ئەمیان کەمتر دەنگی دەرەچێت ئەمان خەڵک ئیزعاج ناکات ئەکید ئەم جیاوازی هەیە ئێستا بۆ نمونە سەگێکی بچووکتر هەیە بێدەنگە زیاتر بۆ ماڵەوە ئەبێت بەڵام ئەو سەگانی کە زیاتر دەنگیان زیاتر بۆ حێراسە ینی پاسەوانی کردن بەکاردێ ئیتر هەنێک سەگیش هەیە کە سایزیان گەورەیە زیرەکەن توانای بەڕێوەبردنیان هەیە ئەمانە زیاتر بۆ شوانی و ئەو ئیشانە بەکارێت یانیش ئەمانیش بۆ پاسەوانی زیاتر ئەبێ یان بۆ وەکو سەگی پۆلیسی باش
دکتۆر هەکاری ینی ئەمە کۆمەڵێک لایانی باشەمان باس کرد بەخێوکردنی ئاژەڵ بەڵام ناکرێت بێ زیانیش بێ زیانەکانی چین ئەکید زیانی هەیە زیانەکان بەڵام زیانەکانی زۆر کەمترن بەراورد بەو باشیانێک کە هەیەی یەکێ لەو زیانانە ئەوانەی کە هەیەی نەخۆشیە گوازراوەکانن نەخۆشیە گوازراوەکان خۆی کێشەکەیان تەنها ئەو کاتە هەیە کە چاودێریەکی تەواوی نەبێت لەلایەن پزیشکەوە بۆ نمونە ئەو سەگەیان ئەو پشیلەیە کە ئەکڕێە یان وەریان گرتووە ئیتر کە لە ماڵەوە بە خێوی دەکەن چاودێری تەواوی بۆ ناکەن ئیتر ئەوانەش زیاتر خۆیان دەبینەوە لە مشەخۆرە ناوەکیەکان ئەوە نەخۆشیە ڤایرۆسیەکان و مشەخۆرە دەرەکیەکانە زیاتر بەڵام هەر کەسێک کە سەردانێکی مانگانەی پزیشک بکات ئەکید دوور دەبێت لەو کەواتە ویستم ئەو پرسیارە بکەم چەندێک جارێ پێویستە کە ئاژەڵی ماڵی ببرێتە لای دکتۆری ڤێتەرنەری ئەگەر هیچ کێشێکیشی نەبێت خۆی بە شێوەیەکی گشتی مانگانە جارێک پێویست دەکات دکتۆرە ببینێ ئیتر زیاتریش بۆ چەککردنی مانگانەیە ئیتر لەگەڵ ئەوەشدا خواردنی دەرمانی زدی مشەخۆرەکانی تر چ ناوەکی بێت ڤاکسینەکانی چی؟ ڤاکسینەکانیشی چەند ڤاکسینێکی هەیە بۆ چەند نەخۆشیێکی ڤایرۆسیە کە زیاتر پێویستە ئیتر ئەوانە زیاتر پێویستەکە دکتۆر هەکار لە ئاژەڵێک بۆ ئاژەڵێکی دی کە جیاوازە ڤاکسینەکانیان ئەکێت خۆی لە پشیلەیە چەند نەخۆشیەکەیە تووشێ بێ لە سەگا چەند نەخۆشیێکی تر هەیە تووشێ بێ لە باڵندایە چەند نەخۆشیێکی تر هەیە تووشێ بێ ئیتر ئەکید جیاوازە بێ باشە زۆر جار دەگوترێ مەسەلەن بەخۆم زۆر دۆستایەتی نییە ڕاستی لەگەر ئاژەڵوانە بەڵام کە دەیبینم لە ماڵی هاوڕێک لە ماڵی خزمێک دەڵێ مەترسە ئێمە دەرزیمان لێداوە کە دەرزی لێدا هیچ مەترسی لەسەر نامێنێتەوە خۆی دەرزیەکە تا ئێستا بە هەڵە تێگەیشتون دەرزیەکە بۆ سیحەتی خۆیەتی کە تووشی نەخۆشیە ڤایرۆسیەکان بێ تەنها یەک نەخۆشی هەیە کە ڕیبیسی پێڵن هاری سەگ مەرز نێتەنها لە سەگابێ لە پشیلە شابێ لە ئاژەڵی تری شابێ تەنها ئەمەیە کە ترسی گواستنەوەی بۆ مرۆڤشێ ئەویش لە کاتێکا کە بەرکەوتنی لەگە ئاژەڵێکی دەرەوە هەبوو بەیان بڵێ شەڕی کرد بێ گازی بەرکەوت بێ اینجا بێتەوە لە ماڵەوە گازێک لە تۆ بگرێ بەڵام کە ڤاکسینەکەی بۆ ئەەکەی تەنانەت ئەمەش بکە ئیتر کێشەی ئەوەی نابێت نەخۆشی دوێمیشیان کە لە پشیلە زیاتر بڵاوە ئەوەیە کە فتڕیاتی پێڵن بە زمانی خۆمان کەڕوە کەڕوەکە زیاتر جۆرێکیان هەیە کە بۆ مرۆڤش ئەگەری گواستنەوەی هەیە بۆیە مانگانە جارێک سەردانی پزیشک بکرێ پزیشکی ڤێتەرنەری زۆر باشترە بۆ دیاریکردنی هەر نەخۆشیەکە هەیەی باش دکتۆر من دیسانەوەگەڕمە سەر بابەتی منداڵان چکە ئێستا جگە لەوەی کە گەورەکان حەزیان لێیە ئەو بۆتە باوێک ئەو ماڵانەی منداڵیان هەیە بزانن ماڵێکی دیکە ئاژەڵێکی ماڵی هەیە ئەوانیش منداڵەکەوانیش داوای ئەکات جا زۆر جار خواردن ئەخۆن لە تەنیشتی منداڵەکانەوە یاخود منداڵەکە لە تەنیشتی ئەو ئاژەڵانەوە لیکی هەر ئاژەڵێکی ماڵی مەترسی هەیە کە منداڵێک نەزانێت لە خواردنەکەی ئەو قاجاریان خواردنە وشکەکانیان بۆ دانن هەندێک منداڵی کاتت دەمەی خوا نانە هیچ کێشەیەکی نییە مەترسی نییە هیچ مەترسیەکی نییە گەر ئەو ئاژەڵە بە شێوەیەکی تەندروست کوتانەکانی بۆ کرابێ دەرمانی مشەخۆرەکانی باش هیچ کێشێک دکتۆرەکار ئێستا ینی کێشێکی زۆر گەورە هەیە لە زۆربەی گەڕەکە تازەکانی هەولێر بەربڵاوی سەگەکانە باشە ئێمە دەڵێن سەگ ئاژەڵێکی ماڵیە بەڵام ڕۆژانە ئێمە دەبینی پەلاماری مەسەلەن خەڵک دەدا پەلاماری منداڵان دەدا ئەم سەگانە ئەم پەلاماردانە پەیوەندی بەوەیە برسینە پەیوەندی بەوە ڤاکسینن ئەم سەگە بێلایەنە هۆکارەکەیت نانە خۆی مەرز نییە پەیوەندی بە ڤاکسینەوە هەبێ یان پەیوەندی بە برسێتی وێ پەیوەندی بە برسێتیشەوە نییە ئیتر خۆت ئەزانی ژمارەیەکی زۆر سەگی بێلانەمان هەیە لە دەرەوە ئیتر بەڵام کە دانەیەکیان یا چەند دانەیەکیان هێرش دەکاتە سەر مناڵێ ئیتر ئەویش تەرکیزی سۆشیال میدیای لەسەر بێ فمۆزوعەکە ئەوەیە ئەگەرنا بە شێوەیەکی عام زۆر پەلامار نادەن ئیتر مەگەر کەسێک مەترسی بێ بۆ سەریان بیان ترسێنێ یان هەوڵ بدا ئازاریان پێ بگەێنێ بەڵام ئەوانیش وەکو لە حاڵەت دەرچووە دکتۆر ینی ئێستا 1 و 2 و 5 ئەوانە نینە هەر زۆر ژمارەکان زۆر ژمارەکان بەڵام بەجددی ئەوە پێویستی بە ڕێکخستنەوەیەکە یانێ ڕێکخستنەوەیەک بۆ نمونە ڕێکخراوێک یا شوێنێک پێک بهێنرێ ئەم سەگانە کە هەن بۆ ئەوی زیاد نەکەن ئەمەلیاتیان بۆ بکرێ و نەزۆک بکرێن ئیتر ئەوە حەلی ئەکەوە هەر دانێکشیان لە زۆر کران تاگێکیان پێوە بکرێ و بزانرێ لە ڕێگەی مایکرۆچیپیش کە ئەچی بۆ لای سەگێک بتوانێت لەلایەن حکوومەتەوە ینی زانیاریەکانی داخل بکرێت بەڵێ پزیشکی ڤێتەرنەری
دکتۆر هاکار فەرهاد ئەم بەیانی میوانی ئێمە هاکار ستار فەرهاد ئەم بەیانی میوانمان بووی بەخێرهاتی سەرچاو زۆر سپاس زۆر بەخێر زۆر مامنون. لە بابەتێکی جیاوازتر ئەم جارە ئەم بەیانێ منتە بۆ دەستمان پێکرد هەر بەیانی کە چووم مایک و ئەربی شتەکە دانێوتم هاکار چەند جوان لەگەڵ منە تەنسیقت کردووەوتی ئەی چۆن ئەمڕۆ بابەتەکەشمان ئەی نازانی لە پەیوەندی بە جلوبەرگ و من هەر ئەشزانی بۆیەوە باشە شێواز و ستایلی جلوبەرگ بە پێی بیرکردنەوە و شوێنی کارکردن و کات و وەرز دەگۆڕێت شێوازی پۆشینی جلوبەرگ لە کەسێک بۆ کەسێکی دیکە جیاوازی ینی ئەمە پەیوەندی بە سەلیقەوەیە کەسێک کەیە حەز بە بابەت جلوبەرگی زۆر جدی دەکا هەندێکی دیکە هەیە حەز دەکە جلوبەرگی زۆر نۆرماڵ و ئاسایی لە بابەت کاژوڵ لە بەردەکەیت کێشێنیە هەنێکیش هەیە حەزەکە هەر دوور لە باو جلوبەرگ لە بەرکە دوور لە مۆدر هەیە زۆر مۆدلی کۆن لە بەرەکە هەیە هەر هێشتا مۆدیلی نهاتوام لە خۆی شتێکی داهێناوە هیچ علاقی بە مۆدیل پەیوەندی بە هیچ کامنە بەڵام بەهۆی پۆشینی جلوبەرگەوە هەندێک جار مامەڵەمان لەگەڵ کەسی پەرامبەرمان ئەگۆڕێ سەر جلوبەرەکەکە یەکەین هە لە خۆمان و نەزرێکی لێ وەرەگرین یا زۆر زۆر بەدڵمانەیە لەسەر ئەوە کەسایەتێکی هەڵەسەنگێنین جەباب ئەم بابەتە ببینین ئەگەڕین وڵاتان لەسەر ڕۆژ قساکەین جلوبەرێک کاریگەری ڕاستەخۆی لەسەر دەرخستنی کەسایەتیمان هەیە لە ڕووی دەرونیشەوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دەروونمان هەیە بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە دەیپۆشین تا چەندە ڕەنگاوڕەنگ بێوا دەکات ئێمە هەست بە دڵخۆشی بکەین بەڵام لە ڕووی دابوونەریتەوە هەندێک جار ناچار دەبین بەپێی ئەو شوێنەی سەردانی دەکەین جلوبەرێک بپۆشین خۆم دیزاینەرم یعنی تا ڕادێک شارەزەیم هەیە بێگومان هەموو شتێک ئەگەوێتەوە سەرەوەی بۆ شوێنێکە چیت هەموو جلوبەرگێک کات و شوێن و شتی خۆی هەیە تایبەت بخۆی دیزاینەرێک چی بە خەڵکەڵی چی باوڵاتیانەڵێ بەپێ ئەو شوێنەی سەردانیەکەن جلوبەرگەکانیان بگونجێنەوە تا چەندە جلوبەرگ کاریگەری لەسەر کەسایەتی دروست دەکات وڵات تا ڕادەیەکی زۆر ئێستا بۆ نمونە هەندێک جل هەیە لە بازارە لەبەریەکە من بۆ حەفلەش ناتوانم لەبەریەکەم تێگەی یعنی هەموو جلێک وەکوتم هەموو جلێک شوێنی تایبەتی خۆی هەیە هەموو ڕۆژێک من جل ئەگۆڕم بەس ینی تایبەتم نەکردەوە کە لەگەڵ ڕەفیقەکانم بچمە دەرەوە جلێکی جیاواز لەبەر بکەم یان لەگەڵ خێزانم بچمە دەرەوە جلێکی زۆر جیاواز لەبەر بکەم یەک ستایلە هەیە بەڵێ یەک ستایلم ینی زۆر شتەکانم جیان نەکردوێتەوە من چەندها ستایل بەکار ئەهێنم هەر شوێنە و ستایلی خۆی ئەوە مەسەلەن ستایلی بازار جیایە ستایلی عادەت جیایە ئەو ستایلی کە لەگەڵ هاوڕێکانم ئەچمە دەرەوە بەکاری هێنم جیاوازە شوێن بۆ شوێن فەرقەکە ستایلەکە باشە تا چەندە پۆشینی جلوبەرگەکان کاریگەری لەسەر دەروونمانیان کەسایەتیمان دروست دەکات بەنسبەت ئەو خۆم زیاتر حەزم لە جلی ئەلوانە خاستم بە تایبەت بۆ هاوین ئەلوان زۆر بەکارەهێنم هەشێنە و ستایلێکی تایبەت بەخۆیە نێش بازار جیاوازە چون دەرەوەی جیاوازە سێرانی تایبەتی جیاوازە چۆن بەتاکیت ئەم ستایلە تا چەندە کاریگەری لەسەر تۆ دروست کردووە کۆمەڵگە بۆ ناتوانین لە بازار بە خۆڕی بسوڕێتیان لە شوێنی گشتیا کە ئەم بێت ناتوانانی بەتەواتی بسوڕێتەوە کاتێک کەسێکە چێتە تەمەنەوە بۆی دیاریکراوە کۆمەڵێ ڕەنگی بۆ دیاریکراوە کا بێمە بپۆشێت تۆ چی ئەڵێ بەمە ئایا کولتور تا چەندە کاریگەری لەسەر ئەمە دروست کرد ئەم پرسیارێکی زۆر بەهێزە بێگومان تەوان ئێستا ئەگەر بێت و ئێمە براوردی بکەین لەگەڵ خۆمان و منفا ئەوروپا کابرا تەمەنی 80 ساڵە کراسی لەبەر کردووە کە پیاویشە لەوەی تۆ تۆختر و کاڵتریش ئەڵێ شێلم بەترشە ئەوە زەوقی خۆیەتی ئەوە زەوقی جوانە بەس لێرەکە گەشتە تەمەنێ لەوانەیە خەڵک زۆر کەس بەم دەڵێت تۆ بۆینباغ بۆ بەسەلەم کاکە من لە دوێ بتەوەسۆ بۆینباغ بەسم ئەگەر بەسم بڕا بڕۆم قاچم لێ بەیەکە لێم تێکەچێت دەرەجا حرا پەنجا بڵێ منە خنچێم کەوتەوە بینم ئاوایە من بێ بە شەسیش بەبێ ولاغ نایەم بەدەرەوە باش ڕابۆچوونی هاوڵاتیانمان بینی ئەمانوێ سەبارەت بە کاریگەری جلوبەرگ لەسەر کەسایەتی قسە بکەین بابزانین جلوبەرگەکە کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئێمە کە شتێک لەبەرەکەین جاری وایە شتەکە زۆر بەدڵمانە و زۆر فەرمیە کەسایەتەکەت لەگەڵیاوە ئەگۆڕ جاروای جلوبەرگی کاژوڵە بەرەکەی تر هە لە خۆتۆ پێەکەنی سوحبەتەکەی گاڵتەکەیەتی ئەملاولا زۆر ئاسایی ڕەفتارەکەی یاخود نا بە پێچوانە کەسایەتی منە کە جلوبەرگەکە هەڵە بژێرم دەری ئەخات کە چ جۆرە سۆڤان کە بۆین باغت بەستا هەر بە پۆز و ئاو دەخۆی
هاکار جایی هاکار تیشرت لەبەرەکە کاژۆڵە بێت کرد هاکار هەر بۆ خۆی دەموچای دایمە گەشاوە پێکەنینە هەردووکی هاکار هیچ تاسیر لە تۆ ناکات هەر گەشاوە پێ بۆین باخ بۆیان بۆین باخ باشە وڵا شانسێکی باشە زۆر باشە جا ئەم بەیانیەمانەوێت زیاتر سەبارەت بەمە قسە بکەین بەرن با خۆمان بناسین پێشەوەی بڵین بەرامبەرەکەمان بسین بعد خۆمان بناسین لەگەڵ شەرمینوەلی توێژەر و مامۆستای زانکۆ و شارەزای کۆمەڵناسی ئەم بەیانە گفتوگۆکەین سەبارەت بۆ بەخێر هاتی سپاسدانەکەم باینتان باش دانی تۆ باشتر مامۆستا شەرمین هەر لە سەرەتاوە ئەومان وت کامیان کاریگەری هەیە لەسەر ئەوەی تریان جلوبەرگەکان کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئێمە یان کەسایەتی ئێمە کاریگەری خات لەسەر جلوبەرگ و لە جلوبەرگمان ڕنگدانەوەیە بێت باینتان باش بەیانی هەموو کوردستانیان باش بە هیوان ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک سەبارەت بۆ پرسیارێکە کردت من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جانا بدەمەوە ئەمەوێ لە وەکو کۆمەڵناسێک لەسەر جلوبەرگ بوەستم وەکو ڕەگەزێکی کولتوری ئێمە زانین کە کولتور لە کۆمەڵێک ڕەگەز پێکاتەوە یەک لەو ڕەگەزانە جلوبەرگە مەسەلەن بۆ نمونە هونەرە ئەدەبە زمانە خواردنە ئەمانە هەموو چین ئەمانە هەموو ڕەگەزی کولتوری جلوبەرگێکێکە لەو ڕەگەزە کولتوریانەی کە کۆمەڵگای پێدەناسرێتەوە ئەوەندەی جلوبەرگ چەندە کاریگەری لەسەر تاک هەیە وەکو خۆی هێندەش کاریگەری هەیە لەسەر ئینتیمای بە کۆمەڵگاکەی و بە نەتەوەکەی بەڕاستی ئێمە گەر بێت و قسە لەسەر ئەوە بکەین دەتوانین بڵێن کە بێگومان جلوبەرگ و پۆشاک و ستایلی جلوبەرگت بە تایبەت جلوبەرجی نەریتی و کولتوری و نەتەوەی خۆت ڕنگدانەوەی کەسایەتی خۆتە و ڕنگدانەوەی نەتەوەکەتە بۆچی چونکە هەستێکت پێ ئەبەخشێ هەستی پابەتبوونە بە کۆمەڵگاکەت هەستی شانازیە بە کۆمەڵگاکەت ڕەنگە ئێستا ئێمە هەست بەوە بکەین کە جۆرێک لە چۆن بڵێ تێکەڵبوونی کولتوری هەیە ڕەگەزە کولتوریەکان هەیە بۆ نمونە لە ئێستاە تا چەند ئێمە وەکو کورد کە یەکێک لە هەرە جوانترین شانازیەکانی ئێمە جلوبەرگمانە کە ناسنامەی ئێمەشە تا چەند ئەم لەبەرکردنی ئەم شانازیە لەبەرکردنی ئەم ناسنامایە بەردەوامە و تا چەند ئێمە شانازی بە خۆمانەوەکەین بۆچی چونکە جلوبەرگ لە وەکو ئیمێل هانا باسی لێ کە ئەنترۆپۆلۆژیی کولتوریە هەڵەیە جلوبەرگ ئامرازێکە بۆ ئەوەی خۆتی پێ بناسیتەوە بۆی بڵێ کە تۆ چیت کەواتە دێنە سەر پرسیارنی کاریگەری هەیە بێگومان باش اینجا ئێستا جلوبەرگەکە کەسایەتی ئێمە دەرەخات ئەزانی چۆنە حاڵەتەکان نسبیە بۆچی چونکە ئێمە چ کۆمەڵێک جۆر و ستایلی جلوبەرگمان هەیە جلوبەرجی ڕسمیت هەیە جلوبەرجی ئیشت هەیە باشە جلوبەرگی خەوت هەیە جلوبەرجی ماڵ جلوبەرجی وەرزشت هەیە ئەمانە هەریەکەیان ڕنگدانەوەی کۆمەڵشتە بۆ منە جلوبەرجی ڕاضە ئاماژەی بۆچی ئاماژەی بە گوڕوتوین و چالاکی باشە هی خەو خابوونەوە و ئیسراحەتە بۆ نمونە هی ڕسمی پابند بوونە جددیەتە هەر یەکە ستایلی خۆی هەیە جیاوازی هەیە لەسەر کەسایەتی کەسەکە جلوبەرگی فەرمی و نافەرمی ینی کەسێک دەبینی ڕۆژانە تۆ کەس و کارە دەوروبەری خۆت هیچ کات نەتبینیوە جلوبەرگێکی جددی فەرمی لەبەر بێ بەردەوام بینیتە کابۆیەک قەمیسێک تیشێرتێکی لەبەرە ئەمە کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئەزانی چۆن کاریگەری ئەبێت بەوکوتم بەپێی جووری ئیشەکە و پیشەکە ئەم کەسە هەیەی بۆ نمونە کەسێکە کاری لە بازاڕە کاری ئەو تەنها مەسەڵەن عەرەبان چیەکە یان کەسێکە مامۆستای زانکۆیە یان کەسێکە لە بواری وەرزشە کارەکە ئەمە دایمەن کاریگەریە بێ لەسەر ئەوە و ڕنگدانەوەی چییە پیشە و حەز و خولیا و ئارەزوەکانی ئەو کەسێ کەواتە ڕەنگاتەوە بەڵام پیشەش کاریگەریەکە خە دروستەکە لەسەر ئەو جلوبەرگی لەبەریەکەی بۆ نمونە کە تۆ میوانێکی تایبەتت دێ بە جلوبەرجی خەوە پێشوازی لێکەی ناکرێ بۆچی مە جلوبەرجی خەوە ئەچی بۆ مؤتەمەرێک هەوڵ دەدەی جلێکی فەرمی وا لەبەر بکەی کە ڕنگدانەوەی ئەو شوێنە بێ ئەو بیئێ بێ کە تۆ تێدایە بۆیە کاریگەری هەیە بەڵام پیشەکەشت ئەو شوێنەی بۆی ئەچی ژینگە کۆمەڵایەتێکەش کاریگەری هەیە لەسەر کاتکاری جیاوازی دروست دەکە مەسەلەن بەیانیان لەگەڵ نیوەڕوان ئێوە بێگومان کاریگەری دروستەکە من بەیانی هەڵسم جلێکی خەوم لەبەرە ئێستا بۆ نمونە زۆر جار ئێمە ئەبیستین لە وڵاتانی دەرەوە ئەڵێ کە هەڵەسن لە خەو یەکسەر خۆیان حازرکەن بە ئامادەکراوی لە ماڵەوە ئێمە ئەوەمان ڕەنگە نەبێت کەی ئەوەمان هەیە مەسەلەن نیازت بە چوونە دەرەوەیەکە بێ کارێک دێ بۆ نمونە ئێستا من ئەمڕۆ هاتم بۆ ئێرە ڕەنگە ئەگەر نەهاتمان بۆ ئێرە من بە قاتەوە نایەم بۆ ئێرە ینی بۆ لە ماڵەوە نابم بەڕاستی بۆچی چونکە ئەوە پابندم ئەکا بە چۆنیێتر ڕەفتارکردن یان هەرمەوەسە شەرمین زۆرمان هەیە ئەڵێ لە دراماکانی وڵاتانی دیکە ئەیبینی بە بەردەوام پێڵایەکی بەرز تەنورەیەکی کەشخە خۆ هەموو تەسەورکەم یان من هەموو جارواڵە بەڵام
تەسەوری ئەوە بکەن ئەوە بەس دەبێت کە سەرنجی خەڵکەکە ڕاکشە هەموو کەسێک هەر بە بەردەوام بۆ شکڵە ناوێت بێگومان پێویستی بە ئیسراحەتێکە جلوبەرگێکی ئیسراحەت لەبەرکە بەڵام لەگەڵ ئەوەشە جلوبەرگی فەرمی لەگەڵ نافەرمی بۆ هەموو کاتەکان ضرورە ینی تۆ بێ بۆ هەموو کاتێک بزانی کە چی لەبەرەکەی زانینی ئەوە گرنگە بێگومان بۆ نمونە من بەیانی ئەڕۆم بۆ زانکۆ ئێستا من هەندێک جا دیاردەیەکە بینم حەزەکەم لێرە ئاماژەی پێ بکەم تۆ قوتابی زانکۆت هەیە جلوبەرگت هەیە جلوبەرگێکی جلوبەرگی نێو زانکۆیە هەندێک جار کە ئەوە ئەبینی تۆزێک ئینسان نازانم چۆنە پێت ناخۆشە بۆچی جلوبەرگی عەبایەکی خەلیجی لەبەر کردو هاتۆ بۆ دەوام ئەمە ڕنگدانەوەی نە لەسەر کەسایەتی و کەسە ئەمە ڕنگدانەوەی نەک لەسەر کەسایەتێکی هەیە لەسەر نەتەوەیی شتەیە وە کەسێتێکی تاچی کوردی کاریگەری لەسەر ئەمە بکەی بە دیاردا بێ مەسەنە جلوبەرجی خەریجی بکەی بەرداردا من باسیەوە ناکەم چ پاڵنەرێک لە پشتێتی پاڵنەری ئایدۆلۆژیە یان تیجاریە کە ڕەنگە زۆر کەس خۆی بە ساحیبی لە بابەتی تیجاریە ڕەنگە کەس دیفاع لەمە ناکات باش مەفروزە ئەمە لەسەر ئەوە بوەستی بەڵام وەکو ئێوە وتان پێویستە لە هەر شوێنەی و بە پێ و دەوامی هەتە تۆ بتانی جلوبەری جێک لەبەر بکەی کە ڕنگدانەی ئەو شوێنە بێ بۆ نمونە تۆ ئەچی بۆ کار مقابلەت هەیە تۆ وەرە بە جلوبەرگێکی ها ئەمانە هەیە بە تراکسود و هینەوە زۆر جار بۆ هەموو شوێنە بۆ ئاڕۆن یان جلێکی کۆماندۆ چوزانم ئەم پانتۆڵە کۆماندیان لەبەرەکەن ئاڕۆن تۆ بڕۆ بزانە کاریگەری هەیە یان نا بێگومان بەرامبەرەکە لەو ئەتخوێنێتەوە تۆ کەسێکی پابند بووی یا کەسێکی هاکەزایت یا کەسێکی حەز ناکەی پابندی هیچ جۆرە یاسا ڕێسای ئەو کارە بێگومان ئەمە لەسەر شێوازی جلوبەرێک لەسەر ڕەنگچی ئێستا ئێمە سێ کەس دانیشتون سێ ڕەنگی جیاوازمانتانە تا ڕاتێک من و سۆڤان ڕەنگەکانمان لێک نزیکە بەڵام با بڵێن سێ ڕەنگی جیاواز هەیە ئەمە کاریگەری دروست دەکا مەسەلەن زەوق و سەلیقەی کەسەکە دەتوانێت خوێندنەوەیەک بۆ کەسایەتی بەرامبەر بکەیت ئەزانی چۆنە هەر ڕەنگە و جوانی تایبەتی خۆی هەیە ئەومان بیر ناچێت چکە هەر ڕەنگێک کە بوونی هەیە ینی شتێک هەیە لە پشتۆکەیە سپی بەرەئەتە باشە جلی بەرەئەتە بۆ نمونە ئەو جلێ من لە بەرما مەسەلەن بنەوشەیە وەنەوشەی هەرچێکی ناوانێ وی قار یا متمانە بەخۆبوونت پێدا ڕەش هێز و دەسەڵاتە بەشێک لە بزنس مەسەلەن زیاتر مانای ئەوەش نییە کە تۆ هەر ڕەنگێک لەبەر کردبوون بەس یەک شت هەیە بیرمان نەچێت زۆر جار ئەمە کاریگەری لەسەر چی هەیە بۆ نمونە تۆ لە باخچەی ساوایانیت بۆ نمونە من کارەکەم لە باخچەی ساوایان ئەو منداڵانەی کە لەوێن هەموو ڕۆژێ من بە ستایلێکی وا ببینن کە ڕۆن منە ڕەنگێکی وەکو قاوەی نازانم کە کاوی هەندێک ڕنگ کە سەرنجی مناڵ ڕناکێشێ بۆچی چکە بانەوە نەمانە ڕنگ کاریگەری دروستەکە بۆ منە ڕەنگی پیرۆزەی کاریگەری لەسەر بەرامبەر دروستەکە بۆی کە گرنگجی پێ بدەیت هەستەکەی بەرامبەرەکە دەبی دایمەن کەسێکی ڕووخۆش و دەم بە پێکەنیم بێ دەوەرە ئەمە لە باخچێکی ساوایەکەم بۆ نمونە من مامۆستام لەوێ ئیشەکەم یان چی ئیشەکەی چێ وەکو مامۆستا لەوێ دەورە بینی ڕۆڵت هەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو منداڵە تا چەند لە من نزیک بێتەوە یان نزیک نەبێتەوە بڕوات بێت زۆر کاریگەریی زۆری بۆچی چونکە بمانەوە نەمانەوێ ڕنگ کۆمەڵێک ئاماژە دەداتی بۆی سیقەت بەخۆیە بەوەی ڕۆژێکی خۆشت هەیە بۆی کە ئیبی هەرچەندە ستایلیش لەویا دەورە بینە بۆ نمونە جلی ڕەژە لەبەرەکەی هەموو کات جلی ڕەش گونجاو نییە بۆ پرسا هەمیشە جلێکی گونجاوەکو کولتوری ئێمە ڕەنگە لە هندستان سپی گونجاوێ بە پێی شوێنەکە و بە پێی کولتوری چکە بیرمان نەچێ لە ڕێگەزێکەوە بۆ ڕێگەزێک لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک لە کولتوری بۆ کولتوری گۆڕانی بەسەردادێ ڕەنگەکان و ستایلەکانیش باشە بەڵام بۆ نمونە ڕەش زۆر جار ئێمە دەڵێن ڕەنجی ئەناقەتە عەزیەک لەبەرەکەی مەسەلەن ئەنجلبەرجێکی کوردی ڕەش لەبەرەکەی مەسەلەن ئەناقەتت داتێ بتەوێنێتێ بۆ نمونە ئەوانەی تۆزێک وەزنیان هەیە بۆ نمونە زەئیفت دەردەخە یان کۆمەڵێک شتی جیاجیان هەیە پێوەستە بەمەوەستا شتێکی دیکە کە هەیە ئەوەیە هەندێک جار هەندێک کەسانێکان هیچ بە پێی مۆدلی ڕۆژ ناڕۆن ئەڵێ چیم لێبێ ئەوە لەبەرەکەم تا چەند ئەو کەساتیان ناتوانین بڵێن کەسایەتێکی متمانە بخونە بۆ نمونە ئێس مۆدلی مارکەیەک دێت زۆر خەڵکەمووی لەبەریەکات زۆربەی خەڵکێکە بەڵام کەسانێک یاڵە نا من حەقم نییە بەسەر مۆدلەوە ئەوەی کە لێم بێت ئەوە لەبەرەکەم ئەمانە چی دەرەخات کەسانێک کە دوای مۆدلەکەون شتێکمان بیر نەچێت لە کۆنەوە جلوبەرێک بۆچی دروست بووە بۆ داپۆشین لە چی پاراستنی تۆ لە سەرما و گەرمە بە مروری زەمن گۆڕانی بەسەر هاتوو هەم ستایلەکان هەم ڕەنگەکان ئاماژەی دیکەی داوەتێ ئەزانی جلوبەرگ نابێت بێ بە ئامانج ئەومان بیر نەچێ جلوبەرگ ئەبێ ببێتە وەسیلەیەک باشە بۆی تۆ خۆ داپۆشی بە شێوازێک کە دەتەوێ کە بوو بە ئامانج کاریگەری لەسەر بیرکردنەوە و بەهاکانی تۆ بێت تۆ چۆن هەوڵەدەی کاریگەری سلبی لەسەر تۆ دروست دەکە بەوەی کە هەموو ڕۆژێ هەر مۆدلێک بێتە دەرەوە من لەگەڵی بڕۆم ناکرێت زیادە مەسروفیە هەندێک جار
ئەگەر بشێ بڵێم لە ناو قوسێک هەندێک جار ئەوتری ئەوانە کە زۆر لەگە مۆدەلە ڕۆن کۆمەڵێک چۆن بڵێ خاڵی لاوازیان هەیە ئەیانەیە بەما پەردەپۆشیکەن بەڵام مانای ئەوەش نییە ئەگەر تۆ لەگەڵ مۆدیلا ڕۆشتی تۆ کەسێکی کە هەمیشە خاڵی لاوازت هەیە منەوەی وتم کە ڕەئیەکە بەڵام ئەتوانی تۆ جۆرێک لە هاوسەنگی دروستکەی لە مابینی مۆدل و مابینی ڕنگ و مابینی ستایلیش باش مامۆستا شەرمینوەلی توێژەر و مامۆستای زانکۆ زۆر زۆر سپاس بۆ زۆر خۆشحاڵم سپاسانەکەم سۆڤان لە بابەتی ئاژەڵداریەوە بۆ جلوبەرێک لە جلوبەرگی شۆ دەڕۆین بۆ کشت و کاڵ ئەنی بەیانە باس لە هەر شوێنی هەمووشی دەبێتەوە ئیتر بە بەشداری وەزیری کشت و کاڵی ئێران و ژمارێکی زۆر لە جوتیارانی ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم فیستیڤاڵی نۆک لە ئاستی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندێکی سەر بە شاری ڕوانسەری پارێزگای کرماشان بەڕێوەچوو جا چەند سەیرە فستیڤاڵی باوەڕکە من لەم پرۆگرامە فستیڤاڵی واوا ئەبیستم قەت نەبیستەوە فستیڤاڵی نۆک با بزانین ئەم فستیڤاڵە چییە بەڵام دڵنیا بە لە ڕووی کەرتی کشت و کاڵی و هەروەها زۆر کاریگەری ئەبێت ئەم بەڵێ پێکەوە بینەریە بین ئەوەنەمان نەبینی بۆ ئەشمان بینی فستیڤاڵی نۆک بابچین ببین بۆ یەکەم جار لە ئاستی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا یەکەم فێستیڤالی نۆک لە پارێزگای کرماشان بەڕێوەچوو ئەم فێستیڤالە لە گوندی مراداوای سەر بە شاری ڕوانسەر و بە بەشداری خەڵکی گوندەکانی ئەم دەڤەرەی هەورامان و بە ئامادەبوونی وەزیری کشت و کاڵی ئێران بەڕێوەچوو خەڵکی ناوچەکە پیشەی سەرەکیان کشت و کاڵ و ئاژەڵداریە و هیوادارن بەردەوامبوونی ئەم جۆرە فێستیڤالانە لە ساڵانی داهاتووشدا یارمەتی دەربێ بۆ بوژانەوەی زیاتری کەرتی کشت و کاڵ لە ناوچەکەیان یەکەم جارە لە ئێران بەرگزارەوەی هیوادارین بەردەوام بێ بێتە مایە خێر و بەرەکەت بۆ منتەقە مەسئولین و کاربەدەستان و بە تایبەتی نەمایەندەی مەجلس و ئەوەی کە کار بەدەستە وەزیری کشاوەرزی کە تەشریفی هێناوە نەمایەندە هاوکاری بکات بەردەوام بێ چون ناوچەکە بەڕاستی لە کشاوەرزی و کشت و کاڵ نەبێ شتێکی تیان نیە شتێکی سەنعەتی تیان نیە بەردەرنی خەڵکەکەی بخۆ لە فێستیڤالەکەدا جیا لە خوێندنەوەی وتار و باوەر لەسەر تایبەتمەندەکانی کشت و کاڵی ناوچەکە چەند جۆرە نۆک کە لەم ناوچەیە بەرهەمدێن و هەروەها نمونەی بەرهەمی بە پیشەسازی کراوی نۆک و چەند جۆر خواردەمەنی خۆجێیی خەڵکی ناوچەکە کە بە نۆک دروست دەکرێن بۆ بەشداربووان نمایش کران جیا لە خەڵکی ناوچەکەش ژمارەیەک جوتیار لە ناوچەکانی دیکەی ئێرانەوە لەم فێستیڤالەدا بەشدار بوون سپاس بۆ خوا کە ئەمڕۆ لەگەڵ خەڵکی هەورامان لە فێستیڤاڵی نۆکی کرماشاندا بەشدار بووم من خۆم جوتیارم و ئاژەڵدارم ئەم فێستیڤاڵە دەتوانێت ڕۆڵێکی باش بگێڕێ بۆ ناساندنی ناوچەکە و تایبەتمەندیەکانی کشت و کاڵ لەو ناوچێ و ئاسایشی خۆراک لە وڵاتدا لە پەراوێزی ئەم فێستیڤالەدا پێشبڕکێی وەرزشی و یاریخۆجیەکان و نمایشی جلوبەرگ و کەلتوری کوردیش بەڕێوەچوو وەک زۆر فێستیڤال و بۆنە و کۆبوونەوەی دیکەی کوردەواریش ئەم فێستیڤالەش بە هەڵپەرشەی کوردی کۆتایی بەکارەکانی هێنا کامیل بۆکانی کوردستان 24 هەکاربا لەسەر بابەتێکی تر قسە بکەین بۆ خودی من و تۆش بابەتێکی تازەیە هەڵبەت بۆ بینەرانیش بە هەمان شێوە ئێمە لە هەر شوێنێکی دنیا بابەتێکی تایبەت هەبێت ناوازە هەبێت لە ڕێی هاوکاران و پەیامنێرانمان لە هەر کوێیەک بن هەڵی ئەوە دەین بێنین بۆ پرۆگرامی بەیانی 24 و لە ڕێی ئەم پرۆگرامەوە ئێوە بکەین بە بینەری درەختی غەریب باسی درەختی غەریب بکەین درەختی غەریب لە گودەواری هەرناوەکەشی سەیرە بزڵبت لە پارێزگای تەعازیشەکەوێتە یەمەنەوە جا یەکێکە یا یەکێک لە ڕۆکە دەگمەنەکانی جیهانە کە لە تەواوی نیمچە دوورگەی عەرەب و کیشوەری ئاسیا ئەم جۆرە درەختە وێنەی نییە جگە لە مەشیانی سۆبان درەختەکە درەختێکی زەبەلاحە لە شێوش یان دەگوترێت قەبارەی زۆر زۆر گەورەیە بۆ شێوەیەکی سەیری هەیە جیاواز لەمانەش تەمەنی درێژە ینی تەمەنی بە 2000 ساڵ زیاتر دەخەمڵێنرێت تەمەنی ئەم درەختە ینی ئێمە زۆر جار لێرە گوێمان لێ دەبێت بەڕووە سنە و بەرە زەیتونە ئەمانە کۆمەڵێکانی درەختی گەورەنە تەمەنی کوردستان بەڵێ
بەڵام ئەمە جیاوازە ئەمە هەتا لە دوورگەی عەربی با بڵێن دەگمەنە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی تەمەنیشەوە زۆر ناوازە و تایبەتە با ببینین. على جانب هذا الطريق وفي قرية سەرڕێگەیەکی گوندی سەمسەرەیە 50 کیلۆمەتر لە شاری تەعزەوە دوورە لێرە درەختێک هەیە لە سەیرترین و دەگمەنترین دارەکانی جیهانە ناوی داری غەریبە هەرچەندە کە لە هەمە ناوی دووەمێتی هاوڵاتیانی ناوچەکە هۆکاری ناونانی دارەکە بە داری غەریب بۆ ئەو تایبەتمەندیانە دەگەڕێنەوە کە ئەو دارە زەبەلاحە هەیەتی دارێکە لە ئاسیادا بێوێنەیە على مستوى الجزيرة العربية وقارة آسيا. أنا ما أعرف ليه مثيل بالمنطقة ولا بالدول العربية. لە ناوچەکەدا و لە دەوڵەتە عەرەبیەکانیش داوێنەی نییە درەختی غەریب بە 6 مانگڵا دەردەکات و لە 6 مانگەکەی تردا هەڵی دەوەرێنێت دەڵێن تەمەنی 2000 ساڵە. والعمر الافتراضي حقه يقولوا انه فوق 2000 كسور. غرابة هذه الشجرة غەریبی ئەو دارە هۆکار بوو کەوای لە ئێمە کرد لە کوردستان 24 کە سەردانی دارەکە بکەین دارێک درێژەکەی دەگاتە 16 متر کەمەرەکەی 8 مترە بەڵام ڕقوپۆپ و دەوروبەرەکەی 35 متری داگیر کردووە چاومان بە حاجی عەلی کەوت 20 ساڵە چاودێری دارەکە دەکا ئەو پێگوتین ڕقوپۆپی دارەکە هێندە برێکدا چوون دیمەن و شێوەی سەیری لێ دروست بووە لە نمونەدا لقێکی پیشانداین لە دۆڵفین دەچوو هەر بۆیە خەیاڵدانی خەڵکەکە لەبارەی ئەم دارەوە کی سیر و سەمەرەیان دروست کردووە یەک لەوانە ونبوونی بەرهەمی دارەکەیە کە ساڵانە یەک جار پێدەگات و ون دەبێت مرة واحدة بالعام. ئەگە واحد مغربی کەسێکی خەڵکی مەغریب هاتە ئێرە چووە سەردارەکە کە دابەزی 3 دانە بەرهەمی درەختەکەی هێنا هەر یەکیان هێندەی لیمۆیەک دەبوون دوان لەوانم بۆ فرۆشت تەنیا یەک جاری تر بەرەکەیم دیوە بە شەو دەیبینم بەڵام کە ڕۆژ دەبێتەوە ون دەبێت. كانت هذه الشجرة بل لە بەرپابوونی جەنگ چەندین شاندی گەشتیاری سەردانی ئەم درەختەیان دەکرد ئێستاش چۆڵە و خامۆشە خەڵکی ناوچەکە سەردانی ناکەن هەر بۆیە دارەکە لە بەدەم مەترسی نەخۆشی و لە ناوچووندایە ئەگەر چاودێری کشت و کاڵی بایەخی پێنەدەن. بالعلاج يعكس وجود هذه الشجرة هەبوونی درەختێکی ئاوا سیر فرەجۆری ژینگەی یەمەن دەسەلمێنێ بەڵام ئەو فرەی و دەوڵەمەندیە ژینگەیە بەهۆی جەنگ و بایەغ نەدان و گۆڕانی کەش و هەواوە لەژێر هەڕەشەدایە. أيمن قائد كردستان بالسوتشار من محافظة تعز جنوب غرب اليمن. ئێستا گەنجەکانی کورد خۆشبەختانە دەتوانن لە هەر شوێنێک شوێن پەنجەی خۆیان دیاری بکەن لە هەر کۆنفرانسێک کە بەشداری دەکەن دەتوان کاریگەری بەجێ بێڵن یعنی ئەمە جێگای دڵخۆشیە کە ئێستا دوو گەنجی کوردستان لە کۆنفرانسی نێودەوڵەتی دیبلۆماتکارانی گەنج بۆ ساڵی 2023 لە ئیمارات بەشداری دەکەن و لە کۆنفرانسەکەدا بە جلوبەرگی کوردی بەشداری دەکەن هەر لە کۆنفرانسەکەدا پەردۆکی سەرۆک بارزانیش لەگەڵ خۆیان بردووە دەڵێکە وەرگێڕانی بۆ کراوە بە زمانی ئینگلیزی بۆی کە ئەوانی کە لەوێن کەسی بیانین بتوانن ئەو کتێبە بخوێنەوە جا هەردوو ئەو گەنجەی کە بەشدار بوونە لەگەڵ ما میوانن ئەم بەیانیە کە فارس محمود چالاکوان و محەممەد مەسیح ئەویش دیسان چالاکوان لەگەڵمان ئەم بەیانیان کە بەشدار بوونە لەو کۆنفرانسە و لەگەڵیان گفتوگۆکەین زین شێوازی بەشداربوونی کۆنفرانسەکە چۆن بووە چۆن خۆیان لەوێ ناساندووە ئامانجی کۆنفرانسەکە چی هەموو ئەمانە لەگەڵ دوو میوانەکەمان گفتوگۆی لەسەرکەین بەخێر هاتن کاک فارس کامتان کاک محمد کاک فارس ئەمە کاک محەممەد کاک محەممەد و کاک بەخێر هاتن لەوە دەست پێ بکەین سۆبان پێم وایە باسێک لە ناوڕۆژی کۆنفرانسەکە بکەین کە ئێوە بەشداریتان کرد و ئەم بابەتە چۆن ئەوەی ڕۆم بێونیان کۆنفرانسی جیاواز هەیە من لەگەڵ تۆ دەست پێ بکەین پاشان لەگەڵ کاک محەممەد قسە دەکەین کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ساڵانە یاخود چەند مانگێک جارێک لە هەر وڵاتێک دەکرێتن ئێمەش من و کاک محەممەد و مامۆستا لێنیە و چەند برادێکی تریش لە کوردستان بەشداری و کۆنفرانسیان ئەو کۆربەندانە دەبین ئەم جارش لە وڵاتی ئیمارات بوو لە دووبەی پێشی هەفتەیەک دەبێتن عادەتی کۆنفرانسەکە 3 ڕۆژە ڕۆژ یەکەم و دووەمی کۆنفرانسەکە چەند تەوەرێک مناقەشە دیراسی لەسەر ئەکرێتن ڕۆژی سێمی کۆنفرانسەکەش ڕۆژی کەلچەرە تایبەتە بە ئەو شتانی تایبەت بە با بڵێن دابوونەریتی نێتەوەکان ئیترج لە ئاڵایە لە تورکیا ئێمە با بڵێن سرودی عێراقی مال کرد ئەوش تایبەت بوو بە
نەتەوەی خۆمان بەڵام ئەم جارە لە دووبەی جیاوازتر لە جارەکانی تر ینی کۆمەڵە گەنجێکی زۆر بەشدار نزیکەی 240 کەس ئەم جارە بەشدار بوون لە 80 دەوڵەتی جیاواز هاتبوون من و کاک محەممەدش لە بەشدار بووین بە نوێنەراتی کوردستان زۆر باشە کاک محەممەد باسی ئەو بەشەی کە باسی کەڵچەرەکەی تیاکات خۆتانش هەر بێگومان بە جلوبەرگی کوردی ئامادابن لەوێ تا چەندێک داواتان لەکەن جلوبەرگی کوردیان پێ بدەن و لەبەری بکەن خۆی لە هەموو کۆنفرانسەکان کە ڕۆژی کەڵچەیە هەموو نەتەوەکان نوێنەری هەموو وڵاتەکان هەریەکە و جلی تایبەت بە نەتەوەکەی ئەپۆشێ ئێمەش وەکو کورد خۆشببختانە لە هەموو کۆنفرانسێکە و لە هەموو وڵاتێکە هەندێک وڵات هەیە هەر ڕێگەش پێنادرێ ئێمە سۆرین لەسەر ئەوەی بە جلوبەرگی کوردیەوە بەشداری بکەین چونکە ئێمە ئەوان وەکو وڵات پێشوازیمان لەکەن وەکو عراق بەڵام ئێمە دوجار پێیان ئەڵێن ئێمە نوێنەراتی میلەتێکەکەین کە میلەتی کووردە و ئێمەش ئەبێ جلوبەرگی خۆمان بپۆشین و تەنانەت بە ئاڵای کوردستانیشەوە بەشدار ببین یەکێک لە وڵاتانێک کە زۆر جار کێشەشمان بۆ دروست ئەبێ تورکیا بوو تەنانەت هەندێک جار هەر ڕێگیری دەکرد لەوەی جلوبەرگی کوردیش بپۆشین هەتا ئاڵای کوردستانیش هەڵ بکەین سەر پۆشیتان هەر پۆشیمان و ڕقیبشتان لەگەڵاوتەوە وتیان نابێ یەکێک لە کێشەکان کە لە تورکیا ڕوبەڕوومان بووە ئەوە بوو کە وتیان ئێوە ئەبێ بێنە سەر ستەیج بەڵام ئاڵای عێراقتان لەگەڵا بێ وتمان ئێمە ڕاستە ئێمە ئەنوتیان مامەڵە لەگەڵ وڵات دەکەین هەرێم ناکەین ڕاستە ئێمە وتمان هەرێمی کوردستان لە دەستورە شەجێی بوویتەوە ئێمە ئاڵاشمان احتراف پێکراوە بۆچی هەموو میلەتێک و نوێنەری هەموو نەتەوە و نەک بڵێ هەموو وڵات خەڵکی تریش تێدا لە نەتەوەی ترە و لە هەرێمی ترە ئەزانە مە زیاترە بێتە هۆکاری ئەوەی کە ئەوانەی کە بە کوردستان ئاشتانین هەندێک جار کێشە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ بناسریت ئەو زیاتر خەڵکەکە ئەتناسەوە باخۆ کورد کێ بێت چییە بۆچی ئێمەش هەر چونکە ئەم کۆنفرانسن زیاتر ئامانجیان با بڵین لۆبیکردنە ئێمەش دەمانەوەیەکو لۆبیستێکی کوردی گەنج ئێمەش بتوانین خزمەت بە میلەتەکەمان بکەین جیالەوەی ئێمە باس لە مێژوو کەلچەی خۆمانەکەین لە بەرگەی جلوبەرگیشە و ئاڵاوشتە ئێمە هەر با بڵین هەبوونی خۆمان بسەلمێنین لەوێ کێشەکان هەر چەندێک بن ئێمە لە کۆنفرانسانە کە ئێوە بەشداریتان تێدا کردووە ئێوە چیتان هەبوو وتارتان پێشکەش کردووە بابەت هەبووە ینی وەکۆی کاک فارس وتی مثلەن دیراسی هەندێک بابەت کرایە ئێوە وتارتان هەبووە یان چیتان هەبووە خۆی وەک کاک فارس باسی کرد ساڵانە کۆنفرانس ئەکرێ اینجا هەر ساڵە و چەند کەسێک دیاری ئەکرێ کە قسەکەر بن یان پانێڵیز بن لە یەکێک لە کۆنفرانسەکان من لەسەر ئاستی 5 وڵاتە پانێڵیز دیاری کراون ئێمە با بڵین من وەکو یەکێک لە پانێلیستەکان بەشدار بووم تەوەری ئێمە زیاتر لەسەر ئەوە بوو لەسەر ناساندنی هەرێمی کوردستان بوو چونکە ئێمە وەکو کورد زیاتر پێویستمان بە خۆمان بناسین وەکو لەوەی بچین هەندێک جار باس لە کێشەیەک بکەین کە پەیوەندی بە ئێمەوە نییە ڕاستە کێشەکان با بڵین بابەتەکان بابەتی نێودەوڵەتین بابەتی گەنجن و لەسەر ئاستی نێودەوڵەتیە گفتوگوی لەسەر ئەکرێ بەڵام ئێمە شتی با بڵین گرنگترمان هەیە ناساندنی نەتەوەی خۆمانە و نیشاندانی ئەو وێنە جوانەی هەرێمی کوردستانە کە ئاشتی پێکەوەژیانە پێشانی خەڵکی بکەین ئێمە ئەم بابەتانە زیاتر باسەکەین باشە باس بە هەواڵێکمان هەیە دیمەنەکان ئەگوازینەوە چینە ئەنتالیا چونکە دیارە شەپۆلێکی بارانبارینی بەهێز ناوچەی ئەنتالیا یاخود ئەنتالیای گرتوتەوە کە ئاستەنگی بۆ هاوڵاتیان دروست کردووە بۆیە ئێستا باسی شیرەوەکەین وێنەکانیشتان بۆ دەگوازینەوە دیارە ڕێژەی بارانبارینەکە زۆرە و گومانی ئەوە شەکرێت و ڕەنگە هەرێمی کوردستانیش بگرێتەوە هەرچەندە ئەمە 2-3 ڕۆژە باران بە پچڕ هەیە و ئیتر ئەچینە ناو مانگی 6ەوە دەبین لە هاوین کەچی تاوەکو ئێستاش هەر کەش و هەواکە هەر زۆر گەرم نەبوو ساڵانی تر هەکار ئەزانی کە کاتێکە ئەچینە مانگی 5 تر گەرم ئەبوو ئەم هەور و هەڵایەمان نەبوو هەتا تەنانەت بارانباریشمانەوە بەڵام ئەم ساڵ زۆر جیاوازتر لە ساڵەکانی تکە بۆیە ئێستا ئەم وێنانی کە دەیبینن وێنەتان بۆ دەگوازینەوە لە ئەنتالیایە کە لە ئەنتالیا ڕێژەی بارانبارینێکی زۆر یاخود شەپۆلێکی بارانبارینی زۆر ڕووی کردۆتە ئەنتالیا و لە ئەنتالیا ئەو بارانبارینە بە شێوەیەکی زۆرە دیارە ئاستەنگی بۆ هاوڵاتیان دروست بڵێ سۆڤان وەکو ئەوەی ئاماژت پێدایانی چاوەڕێ دەکرێت لە ئەم بارانە هەرێمی کوردستانیش بگرێتەوە ینی بەڕاستی خۆشببختانە تاوەکو ئێستا کەشەکە کەشێکی زۆر باشە ینی ئەم نەبووتەمایی بێزاری خەڵکەکە تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێکە نزیک دەبینەوە لە هاوین بەشێک لە ماڵەکان بە تایبەت ئەوانەی لە دەوروبەری شارەکان دەژین تاوەکو ئێستا مەسەلەن خوێنکەرەوەیان بەکار نەهێناوە لە ماڵۆکەیان نەکردووە لەم کاتانە لە کاتێکدا ساڵانی ڕابردوو دەمانبینی
دۆخەکە بە شێوەیە گەرم دەبوو بەڵام هەکار ئەوەشمان لەبیر نەچێ ئەگەر بارانبارینەکە لەوە زیاتر لە مانگەکانی دیکەش بەردەوام بیترە بێتە هۆی زەرەر و زیان مافی وەرزەکانی دیکەش دەخڵ ئەمەش چەند وێنەیەک بوو کە لە ئەنتالیا بۆ مانگواستنەوە بۆیە پێمان خۆش بوو ئەو بابەتە یاخود ئەو هەواڵە چووکە بە شێوەیەکی ڕاستە و خۆی ئەوەش بینەری ببن جا ئێستا گەڕێنەوە ناو سەبارەت بە چاوەڕەکەمان دەستەکەین و بە قسەکردن کاک فارس تا چەندە گرنگە لە کۆنفرانسی لەم شێوەیە گەنجانی کورد بەشدار بن چی شتێکی تر ئیزافە ئەکات بۆ گەلی کورد ئەم بابەتە بێگومان یعنی گرنگیەکی تایبەتی خۆیە بۆ نمونە ئێمە دەچین باسی نەتەوەیەکی مەزلوم دەکەین یان باسی ئەو پێکەوە ژیانە دەکەین کە لە کوردستاندا هەیە هەموو ئاینەکان هەموو ملەتێک لە کوردستان دەژێتن زایدەن ئەو باڵێن بابەتی تری گرنگکە لە کۆنفرانسەکە باسی دەکەین ئەو بە ئەو سەقامگیریە کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە ئێستادا ئەوان کە ئێمە باسی وەکو دەوڵەت باسی عراق دەکەین ئەنی ڕاستەوخۆ باسیەوە دەکەن کە عراق کێشەیە و شەڕە و ئاژاوەیە بەڵام ئێمە کە ڕوونکردنەوەیان بۆ ئەدەین کوردستان وڵاتێکی سەقامگیرە وڵاتی ئاشتی پێکەوە ژیانە سەرجەم نەتەوەکان سەرجەم ئاینەکان ینی لە کوردستاندا دەژین و زایدەن کوردستان بۆتە پەناگەیەک بۆ ئەو شوێنانی کە شەڕ و ئاژاوی تێدایە کوردستان شوێنێکی ئارامە بۆ ئەوان لە مالیزیا بووم باسی ئەو کۆمەڵکوژیە شنگالمان کرد زۆر ینی کە بابڕین ئەو نوێنەری وڵاتانە زۆر پێم متەئەسر بوون بە ڤیدیۆ بە دیکۆمنت نیشانی برادێکی شنگالیشمان لەگەر بوو برادێری خۆمان ئێزیدی بوو باسی ئەو کۆمەڵکوژیە شنگالمان کرد بە دیکۆمنت و بەداتا دواتر باسی ئەومە کرد کە پێشمەرگە چۆن بە شێوێکی ئاشتی خوازانە ئەم شوێنانەی گرتەوە کە شوێنی ئاژاوە و داعش و تیرورستان یعنی کە ئەوژمیان بۆ بردبوو بەڵێ زۆر پێمان خۆش بوو زیاتر قسە بکەین بەڵام کاتەکە بەو شێوەی داهات ئێستا بەرنامەکەمان بەرەو کۆتایی چوو زۆر زۆر سواس کاک پارێز کاک محەممەد بەم بەیانی لەگەڵ ئێمەدا بوون بەو هیواین لە ساڵانی داهاتوو ئێوە ڕۆڵی زیاترتان هەبێ بەردەوام بن و ڕۆژێکدا بێت ئەم کۆنفرانسە بێت لە کوردستانیش بەڕێ وڵای لەسەر قسەی جانابێت بە ئێمە لەگەڵ تیمی حکوومەت قسەمان کردووە بەنیازین پرۆپۆزەلێک ئامادە بکەین بە حکوومەتی بدەین بەڵکو ئەم کۆنفرانسە بین لە کوردستان لە کوردستان ئەنجام بدەین بۆ هیوایە پرۆگرامی بکەین و لەسەر ئەوە قسە بکەین جارێکی دیکەم بەخێراتنەوە دووبارە زۆر بەخێر بێن بەڵە بەم شێوە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 کە لەگەڵ ئێوە بۆ هیوایکە بابەتەکان جێگەی ڕەزامەندی ئێوە بوو بێت بە هیوای ڕۆژێکی خۆش خاتانەکە